جیهان پڕیەتی لە نمونەی جوان بەڕێزان لە دوڵاتی مسلمانان لە دەسەڵاتی مسلماناندا لە ناو سیرەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم من لێوە دەگوازمەوە بۆ کەسێک کە مسلمانیش نەبووە بەڵام بە ئینسافەوە بەرامبەر بە مسلمانان. غاندی هەمومان ناومان بیستووە. غاندی خۆی ئەساسە ناوی موهانداس غاندیە، بەڵام حتا من و تۆش بیستومانە و هەر دەژڵێین ماهاتما غاندی. خۆی ماهاتما ناوی خۆی نییە، خۆی ناوی موهانداس غاندیە. ماهاتما خەڵکی هیندستان ئەو لەقەبەیان پێبەخشی، واتە ڕوحی مەزن، ئەو ڕوحی کە نامرێ لە ناو نەتەوەکەی خۆیدا، ئەوەندە خزمەت گوزارێکی پاک بووە. ئەوان پێیان وت ماهاتما، ئێمە شکەوای پێ دەڵێن. غاندی لە 1869دا لە هیندستان لەدایک بووە. لە خێزانێک بۆ بنەماڵەکەی هەموو لە سیاسەتدا بوون. باوکو و باپیرانی بەرپرسی محافزکاری وڵات بوون، دەوڵەمەند و تێر و تەسەل بوون. لە 13 ساڵی ئەژنی هێناوە. لە 19 ساڵیدا کاتێک دواناوەندی لە هیندستان تەواو دەکا، بە زەبری دەوڵەمەندی و باوکی کە پیاوێکی سیاسەتمەداری وڵات بووە، ناردوویەتی بۆ بەریتانیا. لە لەندەن قانونی خوێندووە، کولێ حقوقی لە لەندەن خوێندووە. ساڵی 1891 دێتەوە بۆ هیندستان، دوای ئەوەی قانون لە بەریتانیا تەواو دەکا بێتە محامی، بەڵام محامیەکی سەرکەوتوو نابێت لە کارەکەیدا. بۆیە دەڵێ من لەم کاری خۆمدا سەرکەوتوونی واز دێنێ، ئەچێت لە بەردەمی فەرمانگەیەکی محکەمەدا دەبێتە عەرز و حاڵنووس، دەبێتە کاتب العەرائز، عەریزە بۆ خەڵک دەنووسێ. هەر لەوێدا دام بە شکستی خۆی دادێنێ من لە قانونا خوێندوومە بەڵام محامیەکی فاشلم. مێزێک دادەنێ کە عەریزە بۆ خەڵک دەنووسێ. ئینگلیزەکان کە هیندستانیان لەو کاتەداژی کردو زۆر خەڵکی عەزیەت دەدەن، زۆر پێی ناڕەحەت دەبێت. بۆیە بڕیار دەدا هیندستان بەجێ دێڵە ڕوو دەکاتە باشووری ئەفریقا بۆ کارکردن. لە باشووری ئەفریقاش حەز بە ستەمی نەتەوەکەی دەکا. بڕیار دەدا دیفاع لە خەڵکەکەی خۆی بکە، بەڵام بەبێ توندوتیژی. نابێت شۆڕشێک بکەین خوێنی خەڵکی تێدا بڕژێ. شۆڕشی سپی هەڵکرد لە هەموو ژیانێک کەسێک گەنجێکی بەکوژ نەدا. ئاخری وڵاتەکەی خۆشی سەربەرزەکەی چەسپاند و دوژمنی لێکردە دەرەوە. لەو دەستەمە ملەتەکەی ڕزگار کرد بەخبێ خوێن ڕشتن، بەبێ ئەوەی ڕۆژێ جوێن بە خەڵک بدا. ئۆپۆزیسیۆنی وا هەیە بەس فێر بۆ جوێن بە خەڵک دەدا، جوێنکردن هیچ نییە، ئەبێ کارت هەبێ کار. غاندی لە هەموو ژیانە جوێنێکی بە خەڵک نەداوە، بە نارەکانیشی نەداوە، بە کار دەیگوت ئەم کارەی ئێوە ناڕەوایە، ئەمە ستەمە، من خزمەتی باشتر دەکەم. لۆکەیان هەبوو خەڵکی هیندستان بە سعرێکی زۆر زۆر کەم لە دەستیان دەردێنان ئینگلیزەکان، دایان بردن لە شاری لانکاشایر لە بەریتانیا، دایان کرد بە قوماش و بۆیان دێنانەوە بە سعرێکی زۆر زۆر گران پێیان دەفرۆشتن. ئەم پیاوە هات بە خەڵکەکەی خۆی وت ئەم بەرهەمەی خۆمانە، وەرن ماوەی خۆتان ڕاگرن قوماشی هیندستانی کە پێی دەوترا خادی وەک ژوێنی بەنوا بووە، زۆر زبر بوو کە لەبەرت دەکرد، وەرن ئەوج لە زبرە لەبەرکەن و لۆکەکەتان بە ئینگلیز مەفرۆشن، 1 ساڵ خۆتان ڕاگرن پێی مەفرۆشن. خەڵکەکە چونکە متمانیان بەو پیاوە پیان نەفرۆشت. بەریتانیەکان تووشی زەرەرێکی گەورە بوون. چەند مانگ شەریکەکەی ڕستن و چینین لە بەریتانیا لە لانکشایر داخرا کە دایخست پێیان خەڵکەکە بە قسەیان کردوتی خۆتان لە ماڵی خۆتاندا بەدەستی خۆتان قوماش بچنن، جلی زبر لەبەرکەن. ئەم بەرهەمە حیفە لە ئێمە بەم ڕەنجە بیژێشین و بە کەمترین سعر لە دەستمان دەربێنن. خۆشی چوو بۆ بەریتانیا چونکە وڵاتانی بینی بوو، پیاوێکی سیاسەتمەدار بوو، زانی ڕۆژنامەوانی و ڕاگەاندن چەند دەوری هەیە، زانی شەقام بجوڵێنی چەند دەوری هەیە. کاتێک چوو ئەو شارە خەڵکەکە لێکۆبوونەوە، وتیان 3 ملیۆن خەڵک چەند مانگە بەهۆی تۆ بێکاری نەتێژلۆکە بێ ئێرە بێ. وتی 1 فرسەتێکم بدەنی گوێم لێ بگرن. جا خەڵکی ئەوروپی 1 عادەتی هەیە جوان گوێت بۆ دەگرێت. بێدەنگ بوون، وتی چەند خولەکێکم دەنێ. وتی ئێوە 3 ملیۆن خەڵک بێکارن، بەڵام 300 هاوڵاتی میلەتەکەی من 6 مانگ بێکارین. بەدبەلاشت ڕەنجی 6 مانگمان لەدەست دەردێنن حکومەتەکەی ئێوە. ئەگەر ئێوە ناڕازین دەڵێن بەس نان و ڕۆنەکەرە و پەنیر دەخۆین، هاوڵاتیەکانی من 300 ملیۆن خەڵک هەیە بە 2 ڕۆژ جارێک پارێک نانی وشکی دەست ناکەوێت. ئەوەندە عەتفی ئەو خەڵکەی بەریتانیای جوڵاند هەر هەموو هوتافیان بۆ بەرزی غاندی و گەلی هیندستان دەکێشە. لەناو خۆی بەریتانیادا شۆڕشی دەشکردنەوە، بەبێ خوێن ڕشتن، بەبێ شەقامگرتن، بەس لەڕێی خەباتی دیبلۆماسی و ژیرانەوە. بەڵام ئەوەی سەرنجی هەموو ڕۆژنامەنووسانی جیهانی لەو کاتەدا ڕاکێشە، غاندیەکی دەوڵەمەند لە ماڵێکی دەوڵەمەنددا پێگەیشتووە، خەریجی حقوقە لە لەندەن تەواوی کردووە، ئێستا دەبوو باشترین جلوبەرگ و خۆراک بخوا. لە برساندا ڕەنگی زەرد هەڵگەڕابوو وێنەکانتان بینیوە، هەر 2 چڵێسقان و پێست مابەوە. پارچەیە قوماشی سپی لە خۆیەوە هاڵاندە بوو. بەریتانیا لەو کاتەدا زستان بوو، زۆر سارد و سەرما و تیغی سەهۆڵ دەباری. بەو جلانەوە لەبەر کامێراکان هەڵدەلەرزی. ڕۆژنامەنووسێکی بەریتانی لێ پرسی تو بوو وای
بۆ ئەوەندە هەر ئێسقانەکان پێستەکەی بە سەراتواوەتەوە بۆ نانێکی باش ناخۆی بۆ جلێکی جوان و چاکەت و پانتۆڵە بۆ ئین باخ نابەستی تۆ نوێنەری گەلێکی گەورەی 300 ملیۆنی ئەم قماشە چییە عەورەتت بە دەرەوەیە هەموو لەشت بە دەرەوەیە و بە زەردەخەنەیەکەوە پێی وت من خۆم بە نوێنەری گەلێک دەزانم کە دوو سیفەتی تێدایە یەکەم برسیە دووەم ڕەش و ڕووتە ئەو برس کە پێستم بە لەشەوە نەماوە هەموو چەوریم تواوەتەوە نان ناخۆم زۆربەی کات بە ڕۆژوم هەوەیە دەبێت بەڕاستەقینە نوێنەری خەڵکی برسی بم لەگەڵیاندا برسی بم نابێ ورگی خۆم ئەوەندە دەرپەڕی بێ و نوێنەری ڕەنزدەران و تێکۆشەران و نازام کرێکارانیش بم بە فعلی نوێنەری برسیەکانی وڵاتم نابێ من چاکەت و پانتۆڵی گران بەهام لە بەرابێ و نوێنەری میلەتێک بم کە پارچە قوماشێک نێ بە عەورەتی دادا ئەبێ وەکو ئەوان بژیم وەکو ئەوان لەسەرمان ناهەڵدەرزم هەتا مرد چاکەت و پانتۆڵێکی لەبەر نەکرد هەر ئەو پارچە قوماشەی لە خۆیەوە دەپێچە بەڕێزان چاو لێیە ئەبێ بە کردار عەدل بوو ماڵی خۆی بوو پارەی خۆی بوو عەدل بوو جوان تێر خوا باشترین پۆشاک لەبەرکە عەدلە بەڵام نە کە تۆ بەدەسەڵاتی وەخت ناڕازی دەبێت لەوە باشتر بکەیت ئەبێت تۆ ئیحسان بکەیت بچێ ئاستی شەقامەکەوە وەکو ئەو بژینە دەنگەکانت هەزار شت بگۆڕی هەر سفر دەبنەوە ساڵ بۆ ساڵ لە خواردتر دەدەی میلەت زیاتر سزا دەدا چاوی دەکرێتەوە